دوو ئەندامیەکێتی تۆپی پێی عێراق لەسەر مەلەفی گەندەڵی لە هەڵبژاردنەکان یەکێتیەکە بڕیاری دەستگیرکردنیان بۆ دەرچوو 27 ئەم مانگەش فیفا بڕیار لەسەر بارودۆخی یەکێتیەکە دەدات. لەم ڕۆژانە بە تایبەتی لەسەر قزەی بەڕێز کاکن عەدنان دەرجال کە مەلەفەکەی تەجوید کرابوو کە نەیتوانی بەشداری هەڵبژاردن بکات، ئەمە لایەنێکی ئەتوانم بڵێم لایەنێکی شکاتەکانی ئەو بەڕێزەیە کە لە هەردوو بەڕێزان ئەمینداری گشتی یەکێتی تۆپی عێراقی و بەرپرسی پەیوەندیەکانی ئەو یەکێتیە کە مەحکەمەی ڕەسافە پێش 3 ڕۆژ ئەمری گرتنیانی بۆ دەرکردبوو و لە 16 مانگیش ئەگەر ئامادە من حکومەکە دەرەچێت، ئەگەر ئامادە نەمیش ماماشەوە حکومەکە دەرەچێت. بێسقەیەک یان حاڵەتێکی زۆر ناتەندروست دروستەکە کە تۆ دوو کەس لە دوو شوێنی حەساس کاریگەر لە ناو یەکێتەکە وای لێ بێت سقە لە بینی دەستەی گشتی و لە بینی کۆمیتەی تەنفیزیدا نامێنێت. من مەلەفێک پێشکەش بکەم و لەلایەن دوو کەسی زۆر کاریگەری ناو یەکێتەکە تەزویر بکرێت، ئەمە حاڵەتێکی زۆر خراپەوە لە ڕووی دووەلیشەوە، یان ئەتوانین بڵێن اتحادی ئاسیاوی اتحادی دووەلیش ڕەتفعلی ئەم قەزەیە نەبێت. ئەوەی کە شکاتە ئامەکەیە لەسەر ئامی شێوازی هەڵبژاردن و لەسەر ئەو خوڕقاتانی کە لە ناو هەڵبژاردنەکان و پێش 2 ڕۆژی هەڵبژاردن ئەنجام درراوە. ئەمە جیاوازە کە لە سویسرا بڕیارەکەی دەرەچێت لە 27 مانگ، لە 27 مانگ بڕیاری یەکلاکەرەوە دەرەچێت و ئەو بڕیارش بە دووبارەکردنەوەی هەڵبژاردن بێت بە ڕاگررتنی ئەو یەکێتیە بێ یارمەدارانی دەستەیەکی کاتی بێ بۆ ئەو یەکێتیە.